ژمارەیەک پسوڵەی وەرگرتنی پارەی خۆڵ و خاشاک کە بڕێکی زۆر داوا کراوە لە دوکاندارەکان هەرای ناوەتەوە. یەکێک لە پسوڵەکان بڕی 14 ملیۆنی بۆ هاتووەتەوە، بەڵام شارەوانی دەڵێت ئەو بڕا هەڵەی چاپە و 190,000، ئەوانەشی 300 بۆ 500,000 دیناریان بۆ هاتووەتەوە. دروستە و بڕیاری ئەنجومەنی وەزیرانە و ئەوان تەنها بڕیار جێبەجێ دەکەن. ئەوەی کە بڵاو کراوەتەوە دوو جۆرە، جۆرێکیانەوەیە کە 14 ملیۆن بۆ دوکانێک دانراوە، دیارەمە هاڵی تایب بووە، خۆی 190,000 نەک 14 ملیۆن، چکە 14 ملیۆن هەت جێگەی باوەڕپێکردن نییە. هەڵەیەک کراوە لە تایبکردنی وەسڵەکەیە، هەر بۆشی چاکراوەتەوە بۆ هاوڵاتیە کە ئەو هەڵی تایبە بووە. هەندێک پارەی کە بڵاو کراوەتەوە 200,000 و 300,000 ئەمەیان تەواوە، چونکە بڕیاری وەرگرتنی داهاتی خۆڵ و خاشاک بە بڕیاری ئەنجومەنی وەزیران لە ساڵی 2007 جێبەجێ کراوە و ئەوەی کەوا دەستی کردوە بەکوکردنی داهاتی خۆڵ و خاشاک سەرەتا هەولێر لە ساڵی 2008 دەستی پێکرد و سەرۆکاتی شارەوانی سلێمانی شاری سلێمانی ساڵی 2019 دەستی کرد پێکرد. سلێمانی ماکرۆوە چەند زۆنێکەوە بۆ کۆکردنەوەی داهاتی خۆڵ و خاشاک کە بەپێی ئەو تەسنیفەی کراوە پێشتر بۆمان هاتووە. بۆ نمونە نەخۆشخانەیەکی تایبەت پارەکەی لەوانەیە زۆر بێ، یاخود چێشخانە یاخود تێلێک زۆربەی دوکانارەکان لە بینی 10,000 بۆ 15,000. ئەوەی کە بڵاو کراوەتەوە بۆ دوکانێک 300,000 ئەوە کرێی تقریبان 23 مانگێتی، واتە لە 2009 تا ئێستا 3 ساڵەکە ئەو هاوڵاتێکە و پاری واتۆتەوەی ئەو چەند مانگەیە بڵین ئەو 2 ساڵێ ئەو 3 ساڵێ. شارەوانی سلێمانی دەڵێت چەند کۆمپانیایەک پارەی خۆڵ و خاشاک کۆ دەکاتەوە کە بۆ ئەرمانگێک بڕی 15,000 دینارە، 100 بۆ کۆمپانیایە و 115 بۆ پرۆژە خزمەتگوزاریەکان و ئەوی دیکەشی بۆ داهاتی گشتی دەگەڕێتەوە. بەڵام پەرلەمانتارێک لە لیژنەی دارایی دەڵێت وەرگرتنی ئەو پارەیە یاسایی نییە. حکوومەت دەم هەنگاوانی لە دەرەوەی یاسایە تەنها بە بڕیارێکە لە ئەنجومەنی وەزیران یا لە وەزارەتێکەوە، بەڕاستی ئەمانە کارێکی نایاساین و هاوڵاتی مافی خۆیەتی ناڕازی بێ و ئێمەش ناڕازین و حکوومەت دەبێ ئەم جۆرە بڕیارانە نەدات، چونکە ئەمە بارگرانیە. حکوومەت کە ناتوانێت ئەرکەکانی جێبەجێ بکە ولانی کەم لەو لاشەوە تۆ فەرمانگەی زۆری هەیە، کارمەندی زۆری هەیە و میشانەش بە حکوومەت خۆی ئەکرێ. بۆچی ئەسپێرێ بە کۆمپانیا تەنها لە بەرەوەی کۆمپانیاکە چەند ملیۆنە دۆلارێکی دەستکەوێت کە لەولا کۆمپانیاکەش دیسان لە چوارچێوەی بەرپرسانی دەسەڵات دەرناچێ. بەداخەوە ئەمانە یعنی حکوومەتی خەڵکی پێ ناڵێن ئەم جۆرە بڕیارانە. حکوومەتی خەڵک یەکەم بە یاسا ئیشەکە، دووەم بەرژەوەندی گشتی لێکەداتەوە، سێەم نابێتە بارگرانی لەسەر هاوڵاتیان بەتایبەت لە دۆخێکی لەم جۆرە. ئەمەش چ پارەی کۆکردنەوەی خۆڵ و خاشاک، سزای نەبەستنی پێوەری ئاو، ئەم جۆرە سزایانە بەڕاستی نایاساین، ئێمە فشارەکەین بۆی هەڵوەشێنەوە. هاوڵاتیان و کاسبکاران نیگەرانن لەو بارگرانیانەی حکوومەت دەیخاتە سەریان و بڵاوبوونەوەی ئەو بڕە زۆرە لە پارەی خۆڵ و خاشاکیش جارێکی دیکە نیگەرانیەکانی زیاتر کرد. پەرلەمانتارێکیش دەڵێت حکوومەت ناوێرێتە و بابەتە بخاتە پەرلەمان و پرۆژەی یاسایی بۆ دەربکات و تەنها بە بڕیار خەڵکی ناچار دەکات و بە زۆرە ملێ پارە لە خەڵک کۆ دەکرێتەوە.